الكتروني بريابيتك الكتروني وهيच کەسێک نتوانانی غازی بەولا هەرێکی بێ بە کەیفی خۆ ئەو هاوڵاتیانە چۆن ئەو کارتە بەدەست بێنن چێ دەیاندات لە بایعی ئەیان دەنەوێ ئێستا هەموو زۆر خەڵک وەریان گرتووە بەس تەنها عەرەب و ناوچە دابراوەکان ئەوان شتیان نەکرێت بایعی هەیە دەتوانێت لە لای بایعەکەی ئەوەکەی وەگرتەوە کارتی پێدانی غاز کەواتە لە ئێستادا ئەگە پێم بڵێ نرخی غازی بازار ڕۆژ بە چەندی حکوومەت لە 20 هەتا 23 و 24 بازار ڕەش ئی حکومیش ئەگە وەربگرین لە 8.5 هیچ گۆڕانکاری بەس دەناتێت کەی پێتان دەدەن ئەو غازەی ماڵانی وحیساب هەر کەسێک جیهازەکەی وەگرت و پێماندا ئێوە بخۆتان ئەو ڕۆوەرمانگرتی ئێزا ئیمکانە سبەینە غاسەبی پێمان گوتی نەگەر ئاسایی بۆ غاز زیاد بوو کارت ئەوە کەش نامینی جیهازەکەش نامینی بە کاتی ئەوەیە و ئەوەلی لۆ مامە هاتین گوتیان بە پارتان دەنێ بە 400,000 مش قبولمان نەکرد گوتمانەوە نابێ ئەوش گوتی هاتە قسەیان لەگەکردین و گوتیان کاکرد نەپارەیە و نەزیاتان لەستین و نەهیت حینە ڕۆژانەکەی خۆزات نارەکەندان قازاندا و ڕۆژەدا بەشکردنی غاستان ئێستا ئەوەی نازانین داخۆ هەفتەی 2 ڕۆژە هەفتەیە 1 ڕۆژە هەفتەی 4 ڕۆژە ئەمان دەنێ بە جێرەی غازەبی